لە ڕاستیە باسەکەی من بە ناوی ئەنفالی گەرمیان و سیاسەتێکی دوو ئامانج ئەم کتێبە جارێکی تر چاپ کراوە. لە قسەکانی ئەو تامبارە دەرەکەوێت کە ئەوان بەڕاستی ئەمە یەکێکە لە قسە هەرە گەورەکان کە هەرە بڵاوەکان کە ئەمڕۆ لە ناو میدیای کوردی و ناو خەڵکە ئاکرێڵێ ئەگەر پێشمەرگە نەبووایە ئەم تاوانە ڕووی نایە. هۆکاری ژمارەی قوربانیەکانی گەرمیان من ئەم چوار هۆکارەم داناوە. گەرمیان سنووری بە ناوچە عەرەبیەکەی عێراقەوەیە، ناوچە عەرەبیەکەی ئێستای عێراق، کە من هەڵبەت خوێندنەوەیەکی ترم هەیە بە پێی بەدواداچوونی من لە عەلی غەربی و عەلی شەرقیەوە کە کاتە پارێزگای عەمارە حەتاکو خانەقین کوردستان بووە و کوردی لێ نیشتەجێ بووە. تەنانەت شاری کورد ناوی شاری کوتەک بەدەستەکانی کورد بووە، شاری سوێرە ناوی شاری لە ئاوی شۆری کوردیەوە هاتووە. بە هەرحاڵ ئەمە باسێکی زۆر دوور و درێژە نامێ بچمە سەری. ئەم سیاسەتە بۆی ئەڵێم ئێستای یعنی سنووری ئێستا ئەم سیاسەتە بەڕێوەیە و دێ لەگەڵمانە و ئەگەر بەرگری و با بڵێن بەرگری کورد خۆی نەبێ ئەم سیاسەتە ئەڕوا هەتاکو دواکوور کورد لە قەندی لە کوژن. یعنی تێڕوانی من بەم شێوەیە. دووەم هێزی شەڕکەری جێمتمانەی هەموو جوڵانەوە سیاسی و چەکدارەکانی باشووری کوردستان خەڵکی گەرمیان بوون. ئەوە یەکێکە لە هۆکارەکانی ئەو کۆمەڵکوژیە. سێهەم ناوچەی گەرمیان لە ڕووی شوناسی کەلتوریەوە هەمیشە بەرەنگار بووە، بەرەنگاریەکی زۆریان کردو و چۆچیان بۆ داسەپاندنی کللتوری عەرەبی دانناوە. مەسەڵەن هەندێک کاریگەریە بینین نەکرد بەسەر گەرمیانەوە بەسەر هەموو کوردستان و ناوچەکەوە، بەڵام بەڕاستی ئەمەش بۆ خۆی جارێکی تر ڕیسێرچێکی وێ لە گەرمیان بەرگریەکی کللتوری زۆر گرنگ کراوە لە شوناسی نەتەوەی کورد. چوارەم پانتایی و ڕووبەرێکی بەرفراوان و بەپیتە بۆ کشتتوکاڵ و ئاژەڵداری و ئەمەش بۆ هێنانی عەرەبی هاوردە پاساوێکی باش بوو، لەبەرەوەی زۆربەی ئەو عەرەبانەی کە هێنران مەڕدار و خەریکی کاری ئاژەڵداری و کشتتوکاڵ بوون. من هێمن عەبدوڵڵا ناسراو بە هێمن گۆبتەپەی دەربازبوویەکی سوودفەم لە ینی تاوانی ئەنفالە بە خۆم و تەواوی خانەوادەکەمەوە سەربازێکی عێراقی بۆ بە سەبەبی ڕزگارکردنی خۆم و خێزانەکەم. ئەوەی کە منە مێنێرە باسی کەمەوەیە ساڵی لە هەفتاکان بە دواوە مسەوەرێکە بۆ لە ناحیە ئاغجەلەر بە ناوی حاجی کاکەوڵا. تەواوی ئەو گوندانەی کە کەوتونەتە سنووری ناحیە ئاغجەلەرەوە کە بەشێکی تقریباً ئەکەوێت ئەنفالی چوارەوە لە قۆناغی ئەنفالی چوار. ئەم گوندانە بە تەواوی بەشێکی زۆریان ئەنفالەکرێن و دوو گوند لەم گوندانەی سنووری ناحیە ئاغجەلەر کیمیابارانەکرێن. یەکێک لەوانە گوندی گۆبتەپێ کە گوندەکەی منە و ئەوەی تریشان گوندی عەسکەرە کە بە هەردوو گوندەکە نزیکی بە شەهید نزیکی 300 بۆ 350 کەسیایە شەهید دەبن بە کیمیاباران و باقیەکەی تریەوەی کە مێنێتەوە ئەنفالەکرێن. ئەم حاجی کاکەوڵایە کارێکی کردووە تەنانەت کە ئێستا سەردەمێکی زۆر پێشکەوتووە لە هەموو ڕوویەکەوە. ئێستا ئەو کارە ناکرێ. ئەم حاجی کاکەوڵایە هەر کەسێک لە هەر خانەوادێک لەم گوندانە بۆ ڕسمی معاملات چوبێتی مناڵت ببێتە بەرخوێندن چوبی زەواجت کرد بێ عولامت دەرکرد بێ هەر جۆرێک لەم جۆرانە کارت لە ئەم حاجی کاکەوڵایە هەبوو بێ لە چەند تەمەنی جیاوازە ئەم کابرای ڕسمەکەی گرتووی بڕیوێتی فیلمەکەی پارچە کردوێتە ناو چیسێکەوە کە ئێستا هەمووی لای من بەشێکی زۆریان پارێزراوە، ناوی ڕئیسی عایلەکەی لێنراوە. یعنی کارەکەی بۆ من هێندە ئاسان کردبوو، تەنها توانیتم سکانکردن و ناسینەوەیان بۆ بکەم بەشێکیان. لەبەرەوەی کاتێک کە خێزانەکەی خۆم بینیەوە باوکم و باپیرم عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەزیز ڕێک لێی نووسرا بوو 12 ڕسمی ئێمەی تیا بوو بە کاملی. ئەمە بۆ هەموو گوندەکان تەعمیم کراوە، نزیکی 63 گوند. ئەمە دەست ئێمە کەوت بەداخەوە، ینی کاری لەسەر کراوە بەڵام کاری لەسەر نەکراوە، بەڵام کارێکی زۆر کەم و ئەکرا حکوومەت و لایەنی پەیوەندیدار هێندە بەجددی بات ناتە سەر ئەم کارە.